كسب بادي رابريني شاري سليماني كحوتي سي يادي رابرينا مثلا شاري سليماني كبدو او رابرينا او بكا ازادو سر بخوي لا باشوری کوردستان دا دروست بوو ئەم هەرێمی ئێستای لێ دروست بوو ئاکەم کە ئێمە هەمومان لە سایدا دەژین و هەروەها بە ئازادانە بە دەنگێکی کوردیانەوە دەتوانین کە وجودی خۆمان بستەپێنین. ئێمە ئەمڕۆ لە یادی ڕاپەڕی نەمەزنەکەی شاری سلێمانیدا میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر مەریوان عومەر دەوڵەت برای شەهیدی ڕاپەڕین دەکەین کە بەڕێزان ڕاستەخۆ لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەن. دکتۆر سڵاو لێ بەبانی باش. دکتۆر بەیانی باش. سپاس بەم دەرفەتان. زۆر بەخێر بێت باش بێ و پیرۆز بێ و ئەم ڕۆژە پیرۆزەکە یادی ڕاپەڕینی شاری سلێمانی شاری هەڵمەت و قوربانی کە لە حوتی سێ ساڵی 1991 ئەو ڕاپەڕینە بەرپا بوو کە ئەتوانم بڵێم سمبولێکی یەکێتی ڕێزەکانی خەڵکی کوردستان لە باشووری کوردستان بە هەموو تیارە جیاوازەکانی. بەڵێ دکتۆر بەڕێستان وەکو کەسوکاری شێت کە برایکرد لە ڕاپەڕینەکەدا وەکو یەکەم شەهیدی ڕاپەڕینی شاری سلێمانیدا دەنرێت و لە هەمان کاتیشدا خۆشت هەر بەشداربووی ڕاپەڕینی. جا ئەمەوێت پێش هەر پرسیارێک پێش هەر باسکردنێکی دەستکەوتەکانی ڕاپەڕینەوە سەردەما باسێکمان لەو کاتە بۆ بکەیت کەی ڕاپەڕینەکەتان بەرپا کرد کەی هەمووتان کۆبوونەوە بڕیارتاندا کە هێرش بکەنە سەر ئەو بنکۆبارەکانی کە ڕژێمی بەعزە شاری سلێمانیدا خۆڕەخی کردبوون. ڕاستی پێشتر ئێمە تەبەن خەڵکی زۆری نەی خەڵکی کورد لە باشووری کوردستان بەگشتی و شاری سلێمانی وەکو دەڵێن شارە حیاتەکە زیاتر ئێمە متابعی دەنگی گەلی کوردستانمان دەکرد. یعنی لە دەنگی گەلی کوردستانەوە خەڵکی هۆشیارکرانەوە خەڵکی ئاگدارکرانەوە کە ئەو ڕۆژە ئیتر ڕۆژی هەڵسانە ڕۆژی خرۆشانە ڕۆژی ڕاپەڕینە پێویستە لەو ڕۆژەدا خەڵک ئیتر چی دیکە ئەم زۆڵمە ئەو زەمەنە تاریکە ئەو زەمەنە دوور درێژی کە حکومەتی بەئەس لە کوشت و بڕ و لە ئەعدامکردن و وێرانکردن و چیمیا باران و ئەمانی کە دەرحەق بە گەلیستم دیدەی کورد بەکاری دێنا بە حەقیقەت ئەو ڕۆژە دیاریکرا کە حوتی سێ لە بەرەبیانی حوتی سێ خەڵک بێتە سەر شەقامەکان بێت لە گەڕەکەکانە هەمووی بێنە دەرەوە دەستە ناودەست یەکتر بەڕاستی ڕۆژێکی بێوێ نەبوو. ڕۆژێک ئەو حساسەت چۆن بوو دکتۆر؟ ئەحساسێکی زۆر خۆش بوو. یعنی من بۆ خۆم بەداخەوە تەبەن کە من برایەکی خۆشەویست و جوانمان لە دەستدا ئەبێ ڕۆژێ زۆر سواز دەکەم. ئێمە لە بەرەیەکیان بووین لە سەر گردی ڕعایە بووین ئەوان لە پشتی گردی ڕعایە لە شوێنی شاری جوانی ئێستا بە تەما بوون بچنە سەر دۆشکە و ئەو بڕەبایە کۆنەی کە وەختی خۆی لە پاشماوی جەنگی عێراق ئێران کە دۆشکەی لەسەر و بەحساب دۆشکە و سلاحەکان بژیرێ خەڵکێکی زۆری ڕاپەڕی و چەکدار و بێچەک و بەچەکەوە. یعنی ئەمەسەن ئەریوان یەک لەوانە بوو کە بێچەک بوو کوڕێکی فەنان بوو کوڕێکی نووسەر بوو ئەکتەر بوو دەرهێنەر بوو مامۆستا بوو تازەژی ینی چوە پرۆسی مامۆستایەتیەوە ئیتر بەداخەوە ینی لەو کاتا تەبەن لە زەرگەتەوە دێن ماوەیەکی زۆر پەیوەندی لەگەڵ خەڵکەکەن خەڵکەوەکەنەوە ئەنج بە بەرزایەکە دێن لەوێدا بەداخەوە نەمانزانی کە بۆسەیەک لەسەر گردی عەلی ناجی کە زیاتر لە 11 ئەمن بۆ 12 ئەمن لەگەڵ پیاوی جاشی خۆفرۆشی کورد بەشدار ببوون لەوێ بە قەناسە بە بیکەیسی بە چەشی قورس خەڵکی ڕاپەڕێوی دەوردۆری ئەو بەرزایانی زەرگەتە و ڕعایەی بەڕێژنە فیشەک بارانەکرد. من بۆ خۆم یەکێک لەوانەی لە سێ شوێندا کە ڕام دەکرد و یارمەتی چەکدارەکان و ئەگو لە ئارپیجیم هەڵدەکرد فیشەک دەهات یعنی وەکو باران دەهاتی تر وەکو چۆن دەڵێ ڕۆژت تەواو نەبوو. ئێوە چەکتان پێ بوو دکتۆر؟ من خۆم چەکم پێ نەبوو. یعنی من ئێمە خۆ دەزانیمە زیاتر ئەو کەسانین ینی خەڵکی مەدەنین بەڵام بۆ ئەوە چون چەک بەدەستبێنین چەک کەم بوو ئەو کە بەحقیقەت ئەو کاتە کەم کەس چەکی پێ بوو ئەوەشی پێ بوو بێ ئەو کەسانە بوو کە سەر وەختی خۆی سەر بە ئەفواجی خەفیفە بوو جاش بوون یاخود پیاوی حکوومەتی بوون بەڵام هەڵگەڕانەوە. دکتۆر تینوی ئازادی ئەمە بوو پاڵی بە تۆ و گەنجانی و کاتەژناکە هەڵبەت هەم تۆڵی ئەو هەموو ساڵانی کە زۆم و زۆری بەعس ینی بە حقیقەت وای کردبوو کە ئیتر چی دیکە خەڵک ئەوە قبول نەکە ئەو ڕۆژەش دەرفەت بوو ئەو ڕۆژانە بوو کە ئیتر حکوومەتی سوپای عێراقی لە شەڕی کوێتا لە کشانەوەدا بوو شکستیی زۆری هێنابوو ڕاپەڕینی شعبانەی پێڵن لە جنوب شیعەکان هەستا بوون تقریبن یەک دانە مانگ سوپای عێراقیان لەو ناوانە مەشغوڵ کردبوو لە بەشەکانی با بڵێن باکووری عێراق باشووری کوردستانی خۆمان حکوومەت زۆر لاواز ببوو لەرزۆ بوو هەمووی کەوت هەموو چوو بوونە مۆڵگەکانی خوانەوە و
هەر ینی هیوایان دەخواست کە ڕاپەرین چێنە بێ ڕاپەرین ڕوونەدا تا ئەویان دەزانی کە ئەگەر ڕاپەرینی جەماوەری ڕوو بدا هەڵبەت هەرمووی ئەو بارەگا و مۆڵگە و هینانە یعنی تەسلیم بە خەڵک دەبن و زۆریشان لەناو دەچن بالفعل هەروە بوو لە ماوەی ئەتوانم بڵێم هەر ئەو ڕۆژە تقریبەن تا ئێوارە شتێک لە ینی نیوەی هێزی دوژمن هەم لە بەردەگی سەرا هەم لای ئەو شوێنانی کە نزیک ئەم لە سوور و نزیکینەکە بۆ هێشتا شەڕی ئەم لە سوورەکە لە ئێوارەی حوتی سێ دەست پێ دەکات لە عەسری حوتی سێ دەست پێ دەکات هەشتی سێش شەر هەر بەردەوام بوو بە شەو تا بەیانی و لە بەیانی شەو تا ئێوارەی هەشتی سێش ئینجا وردە وردە قەڵای دڕندەی و هۆڤێتی ئەمنی سەرکوتکاری هێزی سەرکوتکاری لە ئەم لە سوورەکە کە هەمووی کۆ ببوونەوە لەوێ ئیتر دەشکێن و کەسیان بە ساغی دەرناچێ ینی تەنانەت برینانیشان نامێنێت ینی خەڵک ئەوەندە داغڵە دڵ بوو ینی بەداخەوە بەڵام جۆرێک دەتوانم بڵم لەلا ناڕێخستنی بە ئافەویەت ئەو خەڵکە چکات داغڵە دڵ بوو زۆر جار خەڵکی مەدەنی ڕاپەڕیوەکان تێڵ کێش دەبوون ینی تێکەڵ دەبوون لەگەڵ ئەملەکانە ینی من لەو باوەڕابووم لەو کاتانی کە تەرمەکانی با بڵین یا کەلاکەکانی بەعسیەکان ئەمنەکان کە لە نێو حەوشی ئەم لە سوورەکە کەوتبوون خەڵک ئەو کاتە گازندەوەی دەکەدەوی و من برایەکم لێرا کەوتووە بری ڕاپەڕی بووە خەڵک شەقی تێڵاوە کە شەهید بووە مەسەرە نەیزانی لە سیفەتەکانی ڕاپەڕین دکتۆر ئەوەیە کە خەڵکی واعی و لەگەڵ خەڵکی کەسانی دیکەدا تێکەڵ دەبن لەگەڵ ئەوەشدا ینی ناتوانێت تو پرەنسی بێکە بێ ڕێخستنەکە زۆر ڕاست بەداخەوە کەسو لە گەڕێکێکەوە لە شوێنێکەوە لە مەکتەبێکەوەیت بەشداری خەڵک زۆربەی مەسەلەن ئەو کەسە ڕاپەڕی هۆشیار و تێگەیشتوانێک کە لە بەجانیشی کوردایەتیەوە هاتبوونە پێش بەجانیشی ڕاپەڕێویەتیەوە هاتنە پێش بۆ ئەو بۆ ئازادی یعنی بۆ خوێنبەخشین و ڕۆحبەخشین ئەو بەشداربوونیان کرد بەڵام لە پاڵ ئەوانیشە خەڵکانێکە بوو نەفەس نەزم یعنی ئەو ڕەوشەیان ئەقۆستەوە بۆ خاترەوەی کە تاڵانی و دزی و ئەم شتانە جا بەداخۆ دوزاریژە لە ناوەڕاستی ڕاپەڕین ئەو شتانە ڕوویە زۆربەی کارگەکان زۆربەی بەڵێ دکتۆر وەگەوترێت هەموو شۆڕشێک قوربانی دانیەوێت لەو ڕوانگەیەوە چۆن بتوانین پارێزگاری لە دەستکەوتەکانی ڕاپەڕین بکەین هەڵبەت زۆر ڕاستە تەبەن بیرمان نەچێت بەمڕەوە کە ئێستا 33 ساڵ تێپەر دەبێت بەسەر ڕاپەڕینی باشووری کوردستان ڕاپەڕینی سەرەتایی ئازارمانجی ئادار نابێ بڵین بەهار هێشتا 21 ناتبوو ئەمە حوتەوە هەگە حسابێکی تا 21 چواردە ڕۆژەکە چواردە ڕۆژ بەهار نەهاتم و خەڵگەڵێ بەهاری ڕاپەڕینی بەهاری ساڵ نەخێر ئەو دوو هەفتەیە و ڕەنگە بووە خەڵکی بەڵام یەکێک لە هەرە دەستکەوتە جوانەکان ئەو کاتەوە بوو کە تەواوی باشووری کوردستان بە خانەقینەوە هەتا زاخۆ ئەتوانم بڵێم بە شنگالیشەوە خەڵکی ڕاپەڕی توانی ناوچەکانی خۆیان ئازادکەن بۆ یەکەمی جار دوو دانە هەفتە لە 21ەوە بۆ کاتی ڕەوەکە کە چواری دوی چوارە سی چوارە ناتەوە یادم تقریبا دوو هەفتەیەک باشووری کوردستان بۆ یەکەمین جار خۆری ئازادی ساتەکانی ئازادی خۆی بەڕێ کرد بەڵام بەداخەوە دوایی بەهۆی دانی تیشی سەوز بە سوپای عێراق لەلایەن وڵاتانی هاوپەیمانەوە کوردەکان ناچار بە ناچاریان کرد کە ڕەو بگرنە پێش و بەرەو مەرزەکانی تورکیە ئێران بڕۆن و بکە بەداخەوە تراژیدیایشی لە ڕاپەڕینەکەش زیاتر لێکەوتەوە. دکتۆر لە سەرتاشدا باسمانەوە کە مانگی سێ مانگێکی پڕکارەستاتە بەڕاستی بۆ باشووری کوردستان لەبەرەی لێ کاتە لە مانگی سێدا لە باشووری کوردستاندا چی ڕوودا لێ کاتە ڕاپەڕین ڕوئەدات کۆڕە و ڕوئەدات کۆمەڵێک ئاوارە بوون ڕوئەدات یعنی بەڕاستی شەهیدمان زۆر دەبێت لە هەمان کاتدا ئاڵای سەرکەوتن یعنی کۆمەڵێک ڕووداوی مانگێکی پڕ لە کارەساتە بەڕاستی لە باشووری کوردستاندا. ئافرم زۆر جوان ئەوە توانی بیگێڕینەوە بۆ مێژوویکی زۆر دوور یعنی بۆ نمونە لە سەردەمی مادەکانە کە ئاشوورەکانیان ڕوخان لەسەر دەستی
کەی ئەخسار کە چۆتە ناو شاری نینەوەی گرت و پایتەختی شەکان لە بەهاردا بوو. نەورۆز چییە؟ نەورۆز ئەو سمبولەیە کە نەکاوە ئاسگەر و ئەو ئەفسانەی میسۆلۆژیای بخەرە ئەو لاوە سەرکەوتنی مادەکان بوو بەسەر ئاشوورەکان زۆم و زۆری ئاشوورەکانە نێشت. ئێمەش لەو ڕۆژە لەو بەهارەدا زۆم و زۆری سەیتەرەی نەتەوەپەرستانی عەرەبمان نەهێشت لە باشووری کوردستاندا. ماری نەمانوێت تەبەن لە مانجی ئادارە مانجی هەم خۆشی بووە هەم مانجی تراژیدیاکان بووە. لە بەهاردا ئەنفال دەستی پێ کردووە، لە بەهاردا چیمە بارانی هەڵەبجە دەستی پێ کردەوە تراژیدانە مەسەلەن شار و شارەکانی سێوسێنان و شانەخسێ و زۆرێک لەوانی بادینان و هەرێمی سۆران و ناوچەی هەورامان کە بەداخەوە دیهاتەکانی وێرانکرا و خەڵکەکەی ئاوارە بۆنیان بە کۆمەڵ دەگیران و ڕاپێکی بیابانەکانی باشووری عێراق دەکران و لەوێدا بە تایبەت کارەساتی ئەنفال کە ئەوەی تاواکە ساڵی هەشتاوەتیانی ئەتوانم بڵێ بەهار هەموو بەهارێک لە مێژووی کوردستاندا شین و شاییە زۆر ڕاستە بەڵێ دکتۆر یەکێکی دیکە ئاکام لە سمبولەکانی ڕاپەڕین ژنانن. ئێمە لە بەبەری پێشی ڕاپەڕین دەبڕاستی ژنانمان دەبینی ئەو هەیەجان و ئەو بە جۆش و خۆشەی ژنان بەڕاستی ئەوەی دیکە ئیسیما و دیمەنی ڕاپەڕینیان جوانتر کرد. هەڵبەت ئەو ژنانە هەمووی دەستەی شۆڕش بوون ڕاستە بەڵێ ئەو ژنانە بوون کە خوشکی شەهید و کچی شەهید و خێزانی شەهید و داکی تەنانەت ژنی پیرژنمان دەبینی لە تەم بە ساڵاچوو بوون هاتن بەشدار دەبوون. ینی کەیفیان دەهات کا و کەلاکانە کە کەوتون کەوە لەو ناهی مرۆڤیەکە بەڵام تۆ ئەوەت دەهاتەوە پێشکە چۆن ئەوان دەست پێک بوون ئەوان زاڵم بوون ینی کە زوڵم و زۆرداریان لە خەڵکی کوردستان کرد. ئەو بەشداری ئافرەتانە ینی بیرمان نەچێت لە باشووری کوردستان تەنیا پارتێک و دوو پارت نەبووە. ینی بۆ نمونە شوراکانی حیزبی کۆمەنیست بەشدار بوون ینی پارتی کۆمەنیست زۆرین لەو ئافرەتانی کە بەشدار بوون ئەو ئافرەتە ئازادانی ناو حرەکەتی کۆمەنیستی شوراکانی باشوور بوون. بۆ نمونە لەو خەتەی زەرگەتەش بیرمان نەچێ چەند یەشێتی تیا بوو ئەوەندە شوراکانیشی تیا بوو بەشدار بوو هەتا هەنێ شیعری شورایی و مارکسی لێنینی دەوترانەوە لەو سەردەمەدا. لە پاڵ ئەوانە مەسەلەن دان با بڵێن تاری جیاواز بەڵام پێشەنگی ڕاپەڕینەکە بیرمان نەچێت یەکێتی نیشتمانی کوردستان بوو. بەڵگومان دکتۆر دەستکۆتەکانی ڕاپەڕین چۆن بتوانین پارێزگاریان لێ کە چۆن بتوانین ئەو ئێستا باسی کۆمەڵی کارساتی بەڕاستی تراژیدیا باسی کۆمەڵی ڕووداوی زۆر ناخەژەرمان کرد کە ئێمە توانیمان وەک دەڵێن کە داری ئازادی بە خوێن ناوەدرێت. ئێمە بەڕاستی بە خوێن ئەم هەرێم و ئەم ئازادی ئێستا دروست بووە. چۆن بتوان ئێمە پارێزگاری لەو هەموو ڕەنجی شەهید و لەو هەموو ئازارە بکەین کە باشووری کوردستان بەدەستی هێناوە؟ هەڵبەت وەکو ئەحمەدی خانی بەر لە 300 ساڵ دەڵێ گەردی هەبوو یامە اتفاقك ذكرى بكرة ما انقيادك روم وعرب وعجم تمامي همية جمرة ذكر غلامي تكميل ذكر مدين ودولات تحصيل ذكر مع علم وحكمات كواتا أبي بتباي بايشتي ريزك هاني قل إبا يعني بحقيقة ريفورم لنا وخمانا دروس كين چاکسازی بەڕێوەبەرین ئەو هەڵانەی کە کراون دووبارە نەبنەوە ببینەوە دۆستی کە سوکاری شەیدان ببینەوە بەرسەفدەری هەموو ئاوات و هیوا ئامانجانی کە شەهیدان لە پێناویاندا گیانیان بەخەت کرد. ئەمانە هەنگاوگەلێکن بەڕای من هیوادارم کە پارتە سیاسەکانی باشوور بەرەو ئاراستەی بڕۆن. بەڵام شتێکی تریش هەیە ئەوە بیرمان نەچێ اسماعیل بێشکچی بۆ حکومداریشی بێگانە لەگەڵ حکومداریشی ناوخۆیی کوردەوار دەڵێ خراپترین حکوومەتی کوردان باشترە لە باشترین حکوومەتی داگیرکەر و بێگانە بۆ سەر باشووری کوردستان. لەبەرەوە ئێمە ئەبێ وەکو جەناب دەڵێ پارێزگاری ئەم دەستکەوتە بکەین. بەڵێ دکتۆر بە درێژایی مێژوو چەندها ڕاپەڕین کراوە مەبەستم لە جیهان کە زۆربیان بە ئەرشیف کراون دۆکمنت کراون بۆ ئەوەینەوە لە دوایینەوە بەم شۆشانە ئاشنابن بۆ نمونە لە کوبا لە شۆڕشی فەڕەنسا دواتە شۆڕشی خوێندکارانی فەڕەنسا لە ئەمریکای باشوور. ئێمە چی بکەین مەبەستم لەوەیە کە ئەم ڕاپەڕینە بە دۆکمنت بکەین کە نەوە لە دوایینەوە ئاشنا بن. ئێستا دکتۆر خۆ دەزانی نەوەی ئێستا تەنها ئەوەی بیستوەکە ڕاپەڕین بەڵام نازانێت ڕاپەڕین چی بووە بنەماکانی ڕاپەڕین بۆچی ڕاپەڕین کراوە. بەداخەوە تەبەنە بێ ئەوەی کە لەسەری ڕادەوەستێ پێش هەر شتێک وەزارەتی پەروەردەیە وەزارەتی پەروەردە دەبێ پێداچوونەوە بەنێو پرۆگرامەکانی بە تایبەت مێژوو تا بکات چکە ئەو لاپەڕانە لاپەڕی مێژوین
لاپەڕی مێژووی نەتەوەکەمان لاپەڕی مێژووی بەرخۆدان و سەرهەڵدانی خەڵکی کوردەوارن لە باشووری کوردستاندا پێویستە یادە یادی ڕاپەڕینەکان بزافە ئازادی خوازیەکان و بزافە ڕزگاری خوازەکانی سەرتاسەری کوردستانی دایکیش بخوێنرێ لە لاپەڕەکانی بابری لە منهەجەکانی وانەی مێژوو لە قۆناغا جیاوازەکانی قۆناغی خوێندن هەر لە سەرەتایی بابڕین ئەتوانم بڵم لە کۆتایی بنەڕەتی بۆ سەرەتای دواناوەندی و حتا لە زانکۆکانیش. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر مەریوان عومەر دەوڵەت برەی شەهید دوهێرەوەیەکێک لە بەشداربانی ڕاپەڕین کە ڕاستە خۆی لاغەمان ئامادە ئەریوانی عومەر دەوڵەت زۆر بەخێر بێ دکتۆر ماندوو نەبیت. سپاس بۆم دەرفەتە دکتۆر بۆ دەرفەتەکە بەخێر بن دووبارە. سپاس بۆ ئێوەش ئێوەش هەمیشە سەرکەوتوو من دکتۆر.